كراماتي الشيخ قاسم القيسية كالربط هي رسول الله صلى الله عليه وسلم وقاضي أبو بكر يجبو استدلال كردي بو أو لعنته كناردي بو أو كسكا نسبة بصاحي مقدسي باو بدايكي پیغمبر صلى الله عليه وسلم بأدبي كردوا استدلالك لسر أويا كروح رسول الله صلى الله عليه وسلم أزانك بو بأدبيك وباو بدايكي أكريت بويا اللعنة أكا لو كسك أزيتي پیغمبرك الشيخ إبراهيم شلال أجيريتو أفرمي الشيخ قاسم القيسي لبغداد لخطبيك يا فرموي من لك وكاني كردستان بهم بحضوري پیغمبر صلى الله عليه وسلم أم الشيخ قاسم القيسي عرزم كردن يكي لك كلا عالم مكاني بغداد هو أفرميت دوای ئەوە کە علومی ظاهرین بەدەستهاورد شتێک لە دەروون مابوو تێری نەناکردم کینوم بوو بۆ حەقیقەت چونکە قەن هەموو کەس ئەزانێ شیرینە کڵۆیە قەن بگرە بەدەستۆ بە هەر کەس بڵێ ئەزانێ قەن شیرینە و شیرینی هاتیە بەڵام تەنها کەسێ دەرکیەکە کە بیخوا تەنها کەسێ دەرکیەکە کە بیخوا ئەو بەشوی ئەم دەکات ئەگەڕام ئەفەرمێ زۆر جێگە گەڕام تا ئاخری خەبەریان پێدام لە کوردستانە لە بیارەما پیاوێک هەیە بە ناوی شێخی عەلا ئەزدی ئەفەرمێ هەڵسان چوون بۆ خزمەتی سێ ڕۆژ لە خزمەتیان مامۆ لە خانەقای بیارەکە ئەم سێ ڕۆژە هیچم لێ حاڵی نەبوو ئەم سێ ڕۆژە هیچم لێ حاڵی نەبوو وتم بەیانی دوای ئەمە هەروەکو حاڵەکەی جارانی خۆم وامە ئەم پیاویشە هەروەکو خۆم وایە بەیانی لێ ئەدەم ئەڕۆمۆ تەواوی تر ئەمیش بە کەڵکی من نایێ ئەفەرمێ عەسر خەتمەیەکیان کرد لە دوای خەتمەکە شێخی عەلاءالدین قەدەس الله ئەسرارەه فەرمی مامۆستا تشریف لێ نەبووە چوومە خزمەت فەرمی مامۆستا لەوە شێت پێت خۆش بێ ئەم کەژ و کێوانی کوردستانە هەروە بگەڕی و تەماشایەکیان بکەیت و بیان بینی حەزم لەوە قوربان پێم خۆشە فەرمی دەی بازوو دانەجان ماز بەری لەگەڵ خۆمان ناوگڕۆین ئەفەرمێ دوو دانەجان ماز ماڵ هەڵگرت و بە یەکۆ شووین گەیشتین بەسەرکانی و ئاوێک حەزرەتی شێخی عەلاءالدین فەرمی با دەستنوێژ بگرین دەستنوێژمان کرد تەماشام کرد دوو نەفەر پەیا بوون بەڵام دیار بوو ئەم دوو نەفەرە خەڵکی کوردستان نەبوون چون لیباسەکانیان لەگەڵ لیباسی باقی خەڵکا فەرقیان کرد بەڵام بێ حەد و حەساب زەریف بوون یەکێکیان لە ئەو یەکەکەی تریان زۆر زەریف و عەجایب بوو شێخی عەلاءالدین تەشریفی برد بە پیراییان و منیش وتم بەخوا ئەمانە لەوە ئەچێ خەڵکێکی غەریب بن هاتوون خەبەری شێخی عەلاءالدینیان پرسیوە ئەوانیش وتووەنە ئابەویا چۆن ئەمانیش هاتوون بە شوێنمانە و دەبزانی خەڵکی کوێن ئەفەرمێ حەزرەتی شێخی عەلاءالدین تەشریفی برد هەر لە پەنجەی پەیدانەیەکیان و تا تەوقی سەری ماچ کرد دوایی ئەو یەکەکەیشیان هەر لە پەنجەی پێیەوە تا تەوقی سەری ماچ کرد جا ئەو دانەیانە کە زۆرتر زەریف و عەجایب بوو شێخی عەلاءالدین لەگەڵ ئەو دانە ئاکەوتە وتوێش حاڵیم بوو لەبارەی من و قسەی لەگەڵا ئەکات ئەویش تەماشایەکی کردم زەردەخەنەیەکی کرد و نورێک لە بەینی ئەو دوو دیانەوە بارەکیوە هاتە دەرەوە دای بە منیان دامی پۆشی و حاڵم تێ کرد دوای ئەمە شێخی عەلاءالدین دووبارە لە پەنجەی پێیان تا تەوقی سەریانی ماچ کرد و ئەوان خوا حافظیان کرد گەڕانۆ و ئەمیش هاتۆ بۆ لای من و دوای قارێ حەزرەتی شێخی عەلاءالدین فەرمووی مامۆستا نەڕۆین ئەزم تۆ قوربان بەرەوە بابا فەرمی هاتین بەڕێگا قەدرێک دوورکەوتینەوە لە جێگەکەی خۆمان دەستم کرد بە گیفانمە تەسبیحەکانم دەربێنم تەماشام تەسبیحەکانم نییە دام خستووە عەرزم کرد قوربان من بەخوازم لەسەر ئەو کانی و ئاوە تەسبیحەکانم داخستووە با بگەڕێینەوە
فەرمی بۆ تۆ ئازاری ئێمە چەند دەقیقەیە لەوەبەر لەکوێ بووین؟ وەڵا قوربان نازانم و نەزە لەسەر کانیە بوون. فەرمی وەڵا لە کێوی ئەبوو قوبەیس بووین، ئەوە حەزەتی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، ئەویشان حەزەتی ئەبوو بەکری سیدیق. ئەفەرمێ کەوای وتی یەکسەر من حاڵم گۆڕا، چی لیباس لەبەرما بۆ هەمووم دڕی؟ چی لیباس لەبەرما بۆ هەمووم دڕی؟ هاتینەوە بۆ خانەقا، ئەو شەوە تا بەیانی وابوو بەیانی حەزەتی شێخی عەلاءالدین دەستێ لیباسی بۆ ناردبووم و فەرموو بووی ئەوە ئەو گەرەکی بوو پێی گەیشتتر خوا حافیزی بێت. ئێوە تەوەجوه بفەرموون، مامۆستاکان ئەوایان فەرموو بۆ من، فەرموویانە ئەخر حەزەتی شێخی عەلا یا ئەمسالی ئەو لە خۆمانە لەبەر خاتر خۆخۆری ڕاستە، بەڵام قەی ناکە با ئێمە دەست لەم خۆخۆریمانە بکێشین. بۆچی شێخ قاسم القەیسی لە بەغداد ئەمە بگێڕێتەوە من لە کوردستان ئازادم لەبێ؟ بۆچی عەرەبی ئیستیفادەی لێ بکەن منی کورد ئیستیفادەی لێ نەکەم؟ ڕەحمەت لە ڕۆحەکەی مامۆستا بێخود با نەبین لە ئەستێرەی شکۆفەی گورجی باخ بینە سەر ئەوسافی نەجم الدین کە بەدری عالەمە، چونکە معماری تەریقەت باوک و دایکی ئەون، بۆیە دیواری حەساری نەقشبەندی مەحکەمە، خەڵقە بۆ ناچن لە بۆ ڕەوڵەی بیارە بۆ تەواف هاتبە خاکی بەقیع و ئاوی زەمزەمە، هێندە بۆ ئیحیای دڵی مرد و یەدی بەیزای هەیە، گاور و جوش پێی ئەڵێن موسا دەسە و عیسا دەمە، ئیلتیفاتی شای من بۆ دۆست و دوژمن وەک یەکە، خزمەتی سیانە گەر بێگانەیە یا مەحرەمە، خاکی بەرپێی ئەو بەبێ خود گەر بە ڕفعەت تاالبی، دەست بە داوێن گرتنی بۆ بانی عیرفان سلەمە. حەزەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بێدارە، بەڵام کەسێکی گەرەکە وەکو حەزەتی شێخی عەلاءالدین، وەکو حەزەتی شاه عوسمان، وەکو حەزەتی شێخی نەجم الدین، وەکو ئەو کەڵە پیاوانە کە بیگەیەنێ بە پێغەمبەر، تاالبێکیشی گەرەکە وەک شێخ قاسم القەیسی، تاالبێکیشی گەرەکە. ئەگنا ڕۆحی حەزەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بێدارە بأدبي لخدمتي صاحب مقدسي في عمر صلى الله عليه وسلم أزيدي في عمرك مولدي لعنة قرارتي بفتوى قاضي أبو بكر لا الحاوي إمام السيوطية ضل خوش كردني رسول الله صلى الله عليه وسلم صلوات دم لسر رسول الله صلى الله عليه وسلم روحي بيدار عماد من إيدي إيمايا فكري إيمايا أما اعتقادي إيمايا أو نس سند بدسمانو هيا أجر ناحزكاني إيما بين لبرامر منو دانيشن بسند بتوان حاليا كن بسند نبجوين دانو توني وابو خاطري بيغمر صلى الله عليه وسلم عاقبت من بخير بيارين إيمان من سلامتك عفو من كان لمن خوش بمن خاطر شفاعتي حضرت رسول الله صلى الله عليه وسلم إن شاء الله مع مصاد وعي خير بوكن بأدبين كل خزمتنا والسلام عليكم ورحمة الله وبركاته.